سەر باسی و بابەتێکی تر کە دامان نابوو قسەی لەسەر بکەین ژمەرگەساتی غەزەیە هاوڕە ڕەحمان بیری هاوڕیانیش بێنمەوە کە فەیسبوک بە جۆرێکی زۆر نادروست و دژە ئازادی تەواوی ئەو شتانی کە لەسەر ئیسرائیل ئەوترێ بۆ پشتیوانی لەسەر فەڵەستینە وترێ سانسۆرەکە و هەنێک جارم بەرنامەنە کاریگەری نەرێنی لەسەر ناساندنی کەناڵەکەی ئێمە ئەبێ وان بەرحەڵ ئێمە بێجۆدانە ئەوە ئەو دەرفەتێک کە بۆمان هەڵەکەوێ حتممە لەسەرم بابەتانە قساکەین. مەرگەساتی غەزە و نەخشەی نەتەنیاهو و پاکتاوکردنی تنیکی فەڵەستینیەکان کە دیارە دوێنێ دووبارە ئیسرائیل بڕیارێکی نوێی دەرکرد یاخود حکوومەتی نەتەنیاهۆ یاخود ئەوەی کە پێوترێ ئەنجومەنی وەزاری پسکۆلە بڕیارێکی دەرکرد بەوەی کەوا شاری غەزە داگیر بکە. ئەنجارە داگیرکردن هەر بە تەنها پەلاماری سەربازی نییە بۆ شوێنکەوتنی حەماس و ئەوانە باسەکە لەسەر داگیرکردنێکی درێژماوەیە باسکردن لەسەرەوەیە کە ئەم زەویانە بە بڕیار دووبارە ئەخکەوێتە ژێر دەستی ئیسرائیلەوە چی ڕوو ئەدا لە داهاتووە هیچ گرنگ نییەوە ئەم بڕیاری ئیسرائیل ناگۆڕێ. ئەم هەنگاوەی حکوومەتی نەتەنیاهۆ لە هەوڵین ڕۆژەکانە بێتە هۆی ئاوارەکردنی زیاتر لە ملیۆنێک کەس لە دانیشتوانی شاری غەزە بۆ شوێنەکانی تری کەرتی غەزە کە بە تایبەتی بۆ باشووری ئەم کەرتەیە و ئەو مەرگەساتی کە تا ئێستا بۆتە تراجیدیایەکە لە مێژووی بڵین 70 ساڵی ڕابردووە لە دوای هۆلۆکۆستەوە یەکێکە لە نمونە زۆر دزێوەکانی دڕندەی ئینسان ئەبات تا ئەبعادێکی تر وە تا بڵین ئاستێکی تر لە تاوان ئەیباتە پێشەوە. هەر ئێستا خەڵکی غەزە بۆ ئاوی خواردنەوە محتاجن، هەر ئێستا خەڵکی غەزە بۆ دەرمان محتاجن، هەر ئێستا خەڵکی غەزە پێویستیان بەوە هەیە کە ڕۆژانە کۆمەشیان پێ بگا بەڵام لە فرۆکەوە کۆمەشیان بۆ فڕێئەدەن و کارێکیان کردووە کە خەڵکی برسی لە دەوری شوێنەکانی بڵاو دابشکردنی کۆمەشی ئینسانی کۆ ببنەوە تا ببە فرسەتێک بۆی کەوا ئیسرائیل هەڵبژێرێ چەندیان لێ بکوژێ چەندیان لێکە لە پاچە بکە و چەندیان لە بری چەند کیلۆ ئارد لاشیان بنێرێتەوە بۆ کەس و کار و خێزانێن. ئەم تراجیدیایە تا دێ فراوانترە بێتەوە تا دێت دیارە ناڕەزایی نێودەوڵەتی فراوانە بێتەوە بەشێک لە وڵاتانی ئەوروپا خۆیان لە دۆخێکا بینێتەوە کە ناچارن تەسریحاتی ئاگرین بدەن بۆ نمونە ئێمە ئەمڕۆ جۆمان لە بڵین کەنسولەری ئەڵمانیا بوو کە ئاڵێ ئێمە چەک و تەقەمەنی نردنی چەک و تەقەمەنی بۆ ئیسرائیل ڕائەگرین. سەرۆکوەزیرانی بەریتانیا بە جۆرێک خۆی مشەوەش کردووە گوایە کاردانەوەی ئەبێ لە بەرامبەر ئەم بڕیاری ئیسرائیلە. هەندێک لە دەوڵەتەکان قسە لەسەر بە ڕسمی ناسنی دەوڵەتی فەڵەستینەکەن، دەوڵەتی فەڵەستینێکە لە واقعا و لە ژیانی واقعی و فاکتەکان ئەڵێن کە هیچ بنەمایەکی وجود و ژیانی بۆ نەماوەتەوە. بەڕاستی پەلاماری نەتەنیاهۆش بۆ سەر غەزەوە داگیرکردنی شاری غەزە بەشێک هەنگاوێکە بۆ بەرپەشدانەوەی ئەم هەوڵە. بەرحاڵ بەڵام لە پەنایە دیارە جوڵانەوەی ئازادی خوازی ئینسان دۆستی لە دنیاشا بێ هەڵوێز نەماوەتەوە تا دێ مەودای ئەو خۆپیشاندان و ناڕزایەنەکە لە دنیا لە دژی جینۆسایدی دەوڵەتی ئیسرائیل ئەنجامەدرێ فراوانە بێتەوە تا دێ ئەم هێزە ئەگەر چی تا ئێستا نەیتوانێت کاریگەری گەورە لەسەر گۆڕینی سیاسەتەکانی گۆڕینی جدی سیاسەتەکانی دەوڵەتەکان دابنێت چونکە بەرحاڵ ئەوروپا هەر ئێستا توانێت ئەو پەیمان نامە بازرگانی کە لەگەڵ ئیسرائیلایەتی هەڵی وەشێنێتەوە کاریگەریشی زۆر زۆر فەوری ڕاستە خۆی ئەبێ لەسەرەوەی کە ئیسرائیل ئەم کوشتارە لە غەزە ڕابگرێت بەڵام ئەو کارە ناکەن. هەندێک لە دەوڵەتەکان بوونەتە ڕێگر لە بەردەم ئەنجامدانی یاخود بڕیاردانێکی لەم بابەتانە و تا بڕیاری لەم بابەتانەوە کاریگەری زۆر جدی لەسەر پەیوەندەکانی دنیا بەسەر بە دەوڵەتی ئیسرائیلەوە نەبێ. دەوڵەتی ئیسرائیل وەکو گوڵۆپێکی سەوز ئەیبینێ بۆ درێژەدانی کوشتار لە غەزە. ئەمە لەوە بگەڕین کە خودی ترامپ زۆر بە ڕۆشنی وتی لەباری سەربازیەوە متەماوی
سەلاحیەتمان داوە بە نەتانیاهو و خۆی توانێ منە مەسائلی سەربازی بڵێن حلکردن و چارەسەرکردنی سەربازیانەی کێشەکانی غەزەیە سەرپشک بێت چیەکات چی ناکات بە جۆرێکە گڵۆپی سەوز هەڵکردنە بۆ داژیکردنەوەی غەزەوە بۆ قوڵکردنەوەی مەرگەساتی کە بەسەر غەزەیە هاتووە بەرحاڵ من بەم پێشەکی ئەکتیفاکەم هاوڕێ ڕەحمان پێم خۆشە باری سەرنجی تۆ بزانم لەسەر ئەم پێشاتە تازانەوە لەسەر قوڵبوونەوەی ئەم مەرگەساتە لە غەزە. هەڕشماڵ ئەو لایەنانەی کە بە دروست باست کرد دەورێکی دیکە لە تراژدیایە کە ڕۆژانە ئەیبینین بە بەرچاوکەوە تۆ باست کرد واقعان مەسلەی غەزە و ئەو کارەساتە نازانم واقعان وتنی کارەسات کلمەکەی کەمە بووی وتنی تراژدیا کەمە من هەرم ڕۆژانە لە مناسبەتیان مقایسەم کرد زۆر جار وتمانە هیتلێر ئاشۆی زیوەڕێ خست و هەر خودی و یەهودی و چەپ و کۆمۆنیست و نازانم کەسانی دیکەی برد لەوێنە ئەوان عاقبەت معلوم بوو تا ئەو زمانەی ئەیان بردن لە کوورەی خەڵک سووتاندنە لانی کەمی نان و ئاوەکەیان پێدان جا دوایی ئەیان بردن ئەیان سووتاندن عاقبەت بەڵام تۆڵئان ئەم کۆمەلگایە کە نێوی غەزەیە ڕۆژانە ئەبینی هەروەک زۆرە لەو دایک و باوکانە حتا لە مناڵەکان لەوێنە دێنەڵەن بابە وەختی ئەچین بۆ ئەم 2 کیلۆ ئاردوەرگرین مەسەلە مەرگ لەگەڵیەتی ئایا بۆ ئەو 2 کیلۆیە ئەمرین یا نامرین ینی بۆ بەدەستێنانی نان ئاو هەمووانە بە چاوی خۆم لە سەفە کادیم پیرە پیاوێک هات ئاوی گەرم بڵاوە کراوە تازە نە ئاوی سەر نادەمە ئاوە گەرمە بۆ چی بوو بۆ حتمما دیارە بۆ احتیاج وەسیلەکەی خۆی تەحویلدا ئیتر گیانی تیانەما ینی ئاوەکەی وەرنەگرتەوە مرد بەبەر چاو بەسەر شاشەی ئەمە ئینسان نازانێت بە تایبەت تۆ ئاتشوێ زێکە ساڵی 1942 44 ئەوختە نە شەبەکەی اجتماعی بوو نە تەلەڤیزیۆن ئاوا بوو نە ڕۆژانە وجدانی بەشەر ئەوا کەوتە ژێر فشارەوە دەنەچە من لە بابەتی ئەبعادی تراژدیەکەوە باس ناکەم لە پێشاوە بڵێم ئەو قسە زۆر دروستە تۆ ئیشارەت پێکرد دەوری پێشوش منیش ئیشارەیەکم پێکرد بە تۆری واقعی بەشەر و ئینسانەکان لەو پەڕی خۆیان تووڕن بە ملیارد ئینسان ئێستا تووڕەیە بەدەست ئەو وەزیەتەی لە غەزە ڕۆدا بەڵام داخی گەورەکە وایە ئەم تووڕەیە ئەم نەفرەتە بۆ نابێتە ئەو هێزە ئەو شێوەیە ئەو قودرەتە کە عاقبەت یەکەم خودی ئەم دەوڵەتانی پشتیوانی فاشیزمی ئیسرائیل بە چۆکا بێنێ لە دەوڵەتی ئەمریکای و گرتوێتی تا بریتانیا مەسەلەن بە دروست زەڵان تۆیژە هەر ئەمڕۆ نەخۆز وەزیری بریتانیا ظاهرەن لە دوانێکی توندیدا و دەوڵەتی ئیسرائیل دەبێ ئەمە جێبەجێ نەکە بەڵام هەر ئەمڕۆ هەر پێش وتوێژەکەمان معاونی ترامپ ڤانس ئەوە هاتە سەفەری تازە خانەوادەجی هاتووە میوانی وەزیر خارجەکەی جەنابی نخست وەزیری بریتانیا هەر لەوێ هەردووکیان بۆ قویان لە حاڵی ئیسراحەتیشا بەڵام لیان پرسیون قسەیان کردو ڤانس باشکراڵە ئێمە و بریتانیا لەم بابەتەوە سیاسەتمان جیاوازە قەیناکە سیاسەتمان جیاوازە بەهەرحاڵ عاقبەت ئەرە قسەی ترامپ تەکرارەکاتەوە کە بەهەرحاڵ عاقبەت بەڵام فوکوسمان لەسەرەوەی نان و ئاو بەدەست خەڵکە بگە باری نظامیەکەی ئەوە داومانەتە دەست خودی ئیسرائیل داویانەتە دەست خودی ئیسرائیل ینی ئەوەی ئەیکە دەرنەچە من قسەکەمەوەیە ئەمانە هەموو ڕیاکاری و حۆقەبازی خودی ئەم دەوڵەتانن دەنا مەسەلەن هەرو نمونەی کە سەدری عەزەمی ئاڵمان کە باسی کردووە سەڵحەکانە هەر ئەمڕۆ نەتانیاهو قسەی لەگەڵ کردوێتەوە هەر دووبارە نەرمی کردوێتەوە ینی هەر بە لێ دوانێک هەر ئەم دوانی وەڕۆیە ینی ئاوایە مناسباتی کەسیفی وڵاتانی غەربی لە ڕاستیانە ئەمریکا و بەقیەش ئەوانن گیانیان کردووە بە گیانی دەوڵەتی ئیسرائیلە هەر لە ساڵی 1948ەوە تا ئێستا و ئێستاش بە تۆری واقعی هەر خودی ئەو دەوڵەتی ترامپە تەنیا بڕە 3 ڕۆژ من مهمات و تەجهیزاتی نظامیت بۆ نانێرم نەتەنیاهو ناتوانێت و کارانە بکە ناتوانێت ئیدامی بدە ئەو بەرەیەتی تووڕەی و نفرەت زۆرە ئەو تووڕەی و نفرەتە خۆ بەداخەوە ئینسان من و تۆ یەکیش قسەیەکین ئەمەش زۆر پێویستە
هەڵوێستە گرین هەڵوێستی درستی زۆر مهمە ڕۆشنگەری زۆر مهمە ئەمە بەشێک جزوی کارمانە جزوی وەزیفەیەکی ئینسانی و وجدانیە لەسەر شەرمانە بەڵام زۆر جا من بۆ خۆم لە خۆمە پرسم بۆ بەرەی ئێمە بەرەی بەشەریەت بەرەی ئازادی خواست بەرەی سۆسیالیست بابا خۆمان وەکو ئەفراد وەکو حزبێک کە تیاکە بووە بێتە سەڵاتین بۆ تاسیرمان لەسەر ئەم ڕەوەند و ئاڵ و گۆڕانە نییە دەنا من زۆر جارەوەم بۆ پرسیارە باشە ئەم مەسەلەن هەر لە لەندەنێک کە جاری وایە بە 9 ملیۆن بە 1 ملیۆن تەزاهورات دەکرێت ئایا بەڕاستی ناکرێت نەقشەیەک ببێ 1 مانگ پچی کولی ئەو پارلمانی بریتانیا و ئەو منتەقەی دیوی ژمارەدەی نەخۆزێت ئەسە قۆرغی بکەیت ڕایگری نێڵی دەم و دەستگای دەوڵەتیان و پارلمانیان ئەسەن کار بکە ئیشکا بڵێ تا زمانێک ئێوە کاردانەوەیەکی تونتان بەرابەر فاشیزمی ئیسرائیل نەبێ مەزورەوە نیە کوشت و بڕش بکەیت ئایا بۆ ڕێگەی ڕەوش و تاکتیکی مبارزاتی بۆ ناکرێ شوێنی کاری هەرم پارلمانی ئوروپایانەوە گرتوێتی تاک کۆشکی سپیەکەی جنابی ترامپ وەها زەختێکی بە ملیۆن ئینسانی لەسەر بێ کە ئەساسکەن بابە کاریان بۆ ناکرێت کاری ئیداری ڕۆژانەی دەوڵەتیان بۆ ناکرێ ئەگەر کاردانەوەیەکی شایستیان بەرابەر بە فاشیزمی نەتانیاهو نەبێت ناڵم حتمما قیامکەن حتمما شۆڕشی کرێکاری وەڕێخەن ئایا ناکرێت تاکتیکی مبارزاتی وا هەڵبژێڕێکە ئەم دەوڵەتانە ئەحساسکەن پێی خەرێکن فەلەجە بن بۆی کارێ بکەن عاقبەت ئەم کارە ساتە تەواو بێ لە شەڕی ڤێتنامە لە بزوتنەوەکانی دژی شەڕی ڤێتنام زۆرێک لەم ڕەوشە میلیتانتیانە بەکار برا بۆ یەکانێ دەوڵەتی ئەمریکای بەچۆکە هێنا بەشێک لە بەچۆکە هاتن و بەشکست کێشانی ئەمریکا لە شەڕی ڤێتنام بەشێ نەتیجەی ئەو خەباتە بوو لە مەیدانا و لەوێنە بەڵێ چەپ و سۆسیالیستەکانی ڤێتنامی کردیان ڤیتکۆنگەکان کردیان بەڵام بەشێکیشی ئەو خەباتە پانوبەرینە دژی شەڕی کۆنەپەرستانی ئەمریکا لە ڤێتنام بوو کە ئەوانی بەچۆکە دەرێنا ئەمە غایبە وڵایەکی دیکەوە با منیش هەر قسەیەک لەسەرکەم ئامانجی نەتانیاهو بە نظرم هەر داگیرکردنەوەیەکی عادی دووبارەی غەزە نییە بە نظرم ئەوان بەرنامەکەیان ئەوەیە ئەو قسەی وا بێ بڕووبیان و ترامپ چەند مانگ لەوە پێش کردی و پێیان تۆزی شارەت پێدا ئەویانە بە ئەم دانیشتوانی غەزە لەوێ بڕۆن لەوێ بڕۆن دوێنێ قسە باسێکا من تۆ بەیەکەوەمان کرد بە دروست ئشارەت کرد کە ئەگەر خودی میسر و ئوردوانوانە مەرجەکەیان بکەنەوە ئەو خەڵکە ئارۆن ئاخر خەڵکێکە ئێستا میسر دەواازەی ڕەفەح بکاتەوە لە دیوی خۆیەوە بە بڕای من بەدەگمەن خەڵگەمێنێتەوە لە ناو غەزەیە ئیدامە بدا ینی بەڕاستی ئەنی شتەکەش منطقی معقولە ینی شتێک نییە من لە سەرەتای ئەم ڕووداوانەوە ئەو ڕەحمانبی دکتۆرێکی فەڵەستینی قسەی بۆ یەکێک لە کەناڵەکانە کردوان لیان پرسی وتیان تۆ تەوێت چی بکەوتی پەرفرسەتێکم دەستکەوێ لێ دەرچم بڕۆم من مەسئولم لە مناڵەکانم لە برسا ئەمرن لە ژێر هەڕەشەی لە ناوچوونان لەبەرەوە دەرەچم ئەنی بە بڕای من دیارە خەڵکی غەزە مقاومەتێکی سەرسوڕهێنەریان کردو تا ئێستا وەڵام حقیقەتێکی شە ئێستا میسر دەرگا بکاتەوە کەسیتیان نامێنێ ئایا میسر تا چەند ئەتوانێت مقاومەت بکاوە لە بەرامبەر ئەمەیە بوەستێ بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە نەتەنیاهۆی کەم قسەکەشم پێبڕی ببوو لە بەزویستەمە ڕووکردنەوەی بم نەتەنیاهۆەوەی ئەیکاوەیە دەرکردنی ئەم خەڵکەیە بەرەو جمهور بووە فشار دروستکردنێکە لەسەر دەواازەی ڕەفح بوویکەوە میسر لەو دیوەبی کاتەوە منی قسەکەمەوەیە من منزومەوەنی ئەوە ڕێگایکی دروستە ئەوە نیشانەی ئەو پەڕی دژی ئینسانی بوون و بۆ یەکانەڵین فاشیزمی دەوڵەتی ئیسرائیلە ئەو خەڵکە حەقیان هەیە لەوێ بن خەڵکی غەزە حەقیان هەیە لەسەر زەوی خۆیان بن حەقیان هەیە لەسەر ئەو خاکێک بن کە بە قەولی خۆیان لە ڕۆژی ئەوڵۆتیا ژیاون لە تەلاوی و زۆرێک لەو شوێنانەی ئەڵان جەنابی نەتانیاهو دانیشتووە هەر وەختی خۆی هینی فەلەستینیەکان بووە داگیریان کردن و لیانسە ئەو خەڵکە حەقی لێ بەڵام قسەکەمەوەیە ئەم ئەستراتێژیەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و نەتانیاهو بە کۆمەکی ئەمریکا هەیانە ئەوی ژەوەیە ئەم خەڵکە بڕۆن ئەوێ بەجێ بێڵن و ئەو زەویانە زەوی غەزە و ئەو جغرافیە ببێ بە جغرافیای ئیسرائیل
ئەمە ئیدعای ئیسرائیلی گەورەکەیانە، ئەمە بە قەولی خۆیان لە تۆراتەکەیانە نووسراوە جوزی ئەوانە، ینی ئەو مزەخرفاتی مەسەبی کە لە دوو تەرەفەوە بە تایبەت ئەم دەوڵەتی مەسەبی نژادی ئیسرائیل پەرەی پێدا ئەوێنە بە شوێنی خۆیانەدا. من پێم وابێ مەترسیەکە هەر داگیرکردنەوەی غەزە نییە، من پێم وابێ ئەمەیان بۆ بچێتە پێش لە ئاستی نێونەتەوەی. بە نظرم ئەوەی پیاڵەن کەرانەی باختەری ئەو شوێنەی مەحمود عەباس و ڕامەڵڵا و ئەوانیشی ئەوێنەش ئەگرێتەوە. ئەمان لە چوارچێوەی ئەم تەرحی خاوەرمیانەی گەورەیانە و ئیسرائیلی گەورەیانە و ئەوە بە تۆری واقعی ئدعای ئەرزیان بەسەر هەموو ئەم جێگانەیە دوێنێ هاوڕ ڕەحمان با و دێش بڵێم لێرەیە کە شارەت بێ بە قسەکەی تۆ. دوێنێ سمۆتریچ لە یادی 20 ساڵی چۆڵکردنی کۆمەڵێک بڵین ئەو شارەکانەیە کە لە ناوچەی بڵین کەناری خۆراوە دایانخستووە ئیسرائیل دەستبەرداری بوون و وازیان لێهێنا بەهۆی ئەو سڵحەوە کە لەگەڵ فەڵەستینەکانیان کرد. دوێنێ لە یادی 20 ساڵەیە چۆ بۆ ئەوێ دووبارە وەک بڵێ پەیمانی تازە کردوتەوە کە ئەو شارەکانەیە خودە و بڵین مۆڵگانەی ئیسرائیل دووبارە لەوێ زیینوو بکاتەوە. یعنی ئەوەی کە مەرامیان چیە لە بەرامبەر کەناری خۆراوە زۆر ڕۆشن و دیارەکە، یانوێ ئەو جێگایش لە فەڵەستینەکان چۆڵ بکەن. دقن منزور بێ کولن ئەگەر بۆیان بچێتە پێشێ ئەوەیە کولن غەزە خەڵکی غەزە لەوێنە نەمێنن، یا ئەگەر بژمێنن وەها دەستەمۆ بن وەها لەژێر چەپۆکەی سیستم و نظامێکا بن کە دەوڵەتی ئیسرائیل دایانێت. چونکە هەر ئەمڕۆ نەتانیاهوی فاشیزم دایە کرد ئێمە ئەوێنە کۆنتترۆلەکەین، حەماسی تیا بە شکستە کێشین تەواوەکەین، دوای تەحویلی وڵاتانی عەرەبیە دەین، نابێ حەماس بێ، نابێ مەحمود عەباسیش بێ، عاقبەت ئەیانەوێ دار و دەستەیەک عەرەب زمان لەوێنە حاکم کەن، زاهیرەنەوە ئەوێنە عەرەبەکان بە خۆیان حکوومەتیان بەدەستەوەیە. ئەمە ئەو مەرامە چەپەڵەیە کە ئەوان هەیەە کولەن ئەوێنە ئەوەی پێڵەن ئیقتدار، ئەوەی حکومڕەوایی ئیسرائیلە بەسەر ئەو مەناتقەیە تەمین برێ، تەزمین بکرێت. خۆت زانی ترەوە زۆریش قازانجی ئابووری و اقتصادی و ئەوانەی بۆیان هەیە. خۆ هەرۆنی لەبەر ئاو خاکێکی وشک و خاڵی ئەو کارە بکەن. لە خۆ نەبوو ترامپ دەیکوت ئێمە غەزاکەین بە تەفعیگایەکی بێوێنە لە دنیادایە، لە قەراغ ئاوە و جێگایەکە و کۆڵێک ئیمکانیەتی اقتصادی و ئەوەی هەیە. بەرحاڵ بەڵام دنیایکی زۆر پێچەوانەیە و ئەم کارەساتە خەریکە ئیدامە پەیداکە. من کەماکان ئەلاڕەغمیەوەی نیگەرانیم زۆرە لە ناتوانی ئەو خەباتە پانوبەرینە ئەترازیەی بەرابەر بە فاشیزمی ئیسرائیل و حمایەتی ئەمریکا هەیە. بەڵام مێدەوارم عاقبەت ئاڵوگۆڕێکی وا بە وجود بێ بەرەی ئازادی خواست، بەرەی هەخواست لە هەر کوێ هەین بتوانین مؤثرتر، قەویتر، ڕێکخراوتر، بەهێزتر عاقبەت کارێ بکەین بەری ئەم کارەساتە بگیرێ، بە دەوڵەتەکان ناگیرێ مەگەر دەوڵەتەکان بکەونە ژێر زەخت و فشارەوە. زۆر باشە. من ئەزانی چۆن هاوڕێ ڕەحمان لەم بابەتەوە دوو خاڵ هەیە پێم خۆشە باسی بکەم و دواتری تر بڵێن وەختیش بۆ تۆ بەجێڵم بووی کەوا تعلیقان لەسەر بدەی یاخود کۆمنتی خۆت بدەیت و ئەوانەوە بەرنامێ تەواوکەن، چونکە ئێستا تقریبەن 7 دقە لە سعاتێک تێپەڕیوین. بڕیارمان نابوو کە لە کاتێکی کەمتر لە سعات و نیوە بەرنامەکانمان تەواوکەین. بەرحاڵم دوو خاڵە من باسێکەمەوەوان و تۆژتوانی کۆمنتی خۆتی لەسەر بڵێ و من باگوازیشم بۆ هەموو بینەران و هاوڕێیانێکەیە کە ئەم بەرنامەیە بیستن سەبارەت بەمانە سەرنجی خۆیانمان بۆ بنووسن، چونکە من ئەمەم بەلاوە باسێکی گرنگە و لە داهاتوە درێژەی پێدەم. یەکەمیان هەڵوێستێکە کە بەڕاستی لە ناو خەڵکی کوردزمانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە هەیە بەرامبەر بە مۆزۆی ئیسرائیل و مۆزۆی فەڵەستین مەسەلەیەکی زۆر گرنگە. من و تۆ هاوڕێ ڕەحمان ممکنە کاریگەریمان کەم بێت لەسەر و جوڵانەوەی لە ئەسەر ئاستی دنیاە کرێوانە، بەڵام بەو ئەندازەی کە قسەکانمان بە کوردیەوە ئەم قسانە خەڵکانێکی بیستن کە لە هەرێمی کوردستان و بەشێک لە ئێرانی ژەتوانن لە لەهجەی ئێمە تێبگەن و متابعی بەرنامەکانمان بکەن. ئەرشی سەرشانمانە بەرامبەر بە دۆخێک کە دروست بووە لە ناو فەزای عمومی بە تایبەتی لە سۆشیال میدیایە زۆر بەرجەستەی خۆی
نیشانەدا سەبارەت بە مۆزۆی فەڵەستین و ئیسرائیل هەڵوێستی خۆمان ڕوون بکەینەوە و لەو بەرامبەرشیە بەڕاستی بەشداری بکەین ئەگەرچی بەرامبەرچیەکی زۆر ناهاوسەنگە. ئەوەی کە هەیە ئەوەیە مۆساد بە هاوکاری پاراستن و بە هاوکاری حیزب ناسیۆنالیستەکان بەتایبەتی لە کوردستانی عێراقا کەمپینێکی زۆر هەدەفمەندانەیان بۆ بەلاڕێیابردنی زەینی خەڵکی کوردستان لە بەرامبەر مەسەلەی فەڵەستینە بەرپا کردووە و بەداخەوە بەشێکی زۆر لەوانی کاتەنان نەخۆشیان بە ئۆپۆزیسیۆن و ناری ئەم دەسەڵاتە ئازانەوە ئەوانە تووشی ئەم داوە بوون و لەم بەرامبەرچیەکە لەگەڵ فەڵەستینە هەیە لە کەناری ئیسرائیلەوە وەستاون و تەواوی ئەو تاوانی کە ئیسرائیل بەرپایەکە لە بەرامبەر فەڵەستینیەکانە بەشێک بەوەی کە پێداویستەکانی جەنگ ئاوایە بەشێک ئاخر حەماسیش بە ئەندازە ئیسرائیل تاوانبارە ئیچی لەگەڵ ئیسلامی سیاسیا بکرێەوە چۆنیە مەسەلەی حل بکرێ ئاوا پاساوەکرێ بە بڕای منەمە وەزعیتێکی زۆر خەتەرناکە و من تاو جێگایی پێم بکرێن منبەرە بەکارێنم بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پێڕوانینە و لە ڕۆژەکان و هەفتەکانی داهاتووە بەرنامەی چەندین بەرنامە سەبارەت بەمانە کەم تەواوی ئەو بڕووگیانوانی کە سەبارەت بە مەسلەی پشتیوانیکردن یا پشتکردنە خەڵکی فەڵەستین و پشتیوانیکردن لە ئیسرائیل ئەوترێ بە بیانوەوەی کە فەڵەستینەکان هەڵوێستیان بەرامبەر بە کورد چۆن بووە ئەی ئەوان سەبارەت بە کوردستان ئەڵێن چی ئەی ئەوان چۆن پشتیوانی سەدامیان کردووە و ئیتر وەکەوەی کە ئەمە گین بێتەوە نییە ناتن بۆ تەعزیەکەمان ناچین بۆ تەعزیەکەیان ناتن بۆ شایەکەمان ناچین بۆ شایەکەیان بە جۆرە لە جۆرەکان هەڵوێستێکی زۆر سابیلکانە لە باشترین حاڵەتیا دەنا نەخشەوەدا ڕێژراو لەلایەن ئەو ناوەندانەوەیەکە لە کوردستانە بەرپا بۆ کوردستان کاریگەری زۆر لەسەر ناوچەکە نییە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئەم دۆخە لە کوردستانە هاتۆتە پێشەوە ئەوانە زەمینە سازیە بۆی کەوە لە ئایندەیە ببێ بە یەکێک لەو مۆڵگانەی کە ئیسرائیل لەم بەرامبەرچی ئاسوودی لێبینێ ئەمە ئەبعادی جۆر بە جۆری هەیە بەشێکی ئەوەیە ئەگەر بۆ ئیسرائیل گونجاوە کە بتوانێت وڵاتێک کە وڵاتێکی ترە ئەرزێکە ئەرزێکی ترە بە هیچ جۆرێک بەشێک نییە لە ئیسرائیل و بەپێی بڕیارنامە نێو دەوڵەتیەکان ئەبێ ئیسرائیل لەو شوێنانە بکشێتەوە بە عالەمی ئاشکرا بەڕوون و بە ئاشکرایی بەبێ شەرمی بڕیارەدا کە ئەچێتە ئەوێ و خەڵکی ئەوێ ئاوارە ئەکا سبەی و دووسبەی بۆ بێت تورکیا ناتوانێت و کارە بکە بۆ بێت عێراق ناتوانێت و کارە بکە بۆ ئەبێ ئێران ناتوانێت و کارە بکە بۆ ئەبێ مەسەلەن جەماعەتی حاکم داعشی حاکم لە سووریا پەلاماری ڕۆژاوان ندەن و هەموو ئەو کارەساتێک کە ئیسرائیل بەسەر خەڵکی غەزەی هێناوە ئەوان بەسەر خەڵکی ڕۆژاوینی ئەگەر ئەمە ئەو پێودانگانەیە ئەگەر ئەمە ئەو معایرانەیە کە ئەتوانێت ئامە پەسەند بێتەوە ئەوانە ئەوەی بۆ غەزیەکان ڕەوایە ئەنجام بدرێت لە بەرامبەر خەڵکی کوردستانی ئەتوانێت و ڕەوا ئەبێ ئەنجام بدرێت کە دیارە ناڕەوایە و هەر بەم دلیلەیە کوردستان لە شوێنی فەڵەستینە ناتوانێت هاوکاری غەزە و پشتیوانی نە هاوکاری ئیسرائیل و پشتیوانی ئیسرائیل بێ بەرحاڵ لەسەر ئەم بابەتانە لەسەر ئەم بابەتە من چەند بەرنمەیەک ئامادەکەم و پێشکەشەکەم خاڵی دووەمیشیان ئەوەیە بەڕاستی دۆخێک هاتوۆتە پێشەوە ئەمڕۆ لە ئیسرائیلە ئێمە ئەبێ بەرەوڕووی ئەو پرسیارە بکاتەوە ئایا لایەزال بانگەشەکردن بۆ چارەسەری دوو دەوڵەت واقعی و عملیە دوو دەوڵەتی فەڵەستین و ئیسرائیل ئایا ئەتوانێت واقعی بێ ئەم کیانە و ئەم دامەزراوەیە و ئەم پێک هاتە کە لە ئیسرائیلە خۆی بە دەوڵەت ناسیوە دەوڵەتێکی ئاپارتایدیە بە حکمی من نا بە ئیدعای من نا بە ئیدعای چەپەکان نا بە حکمی دادگای دادی نێودەوڵەتی محکەمەی عەدلی دەولی ئەم پێک هاتەیە پێشێلی بڕیارە نێودەوڵەتەکانی لە بواری بەرەنگاربوونەوەی ئاپارتاید و هەڵاواردنا کردووە و ئەمە دەوڵەتێکی ئاپارتایدیەوە ئەبێ ئەم دەوڵەتە لەبەر یەک هەڵوەشێ نەگەوەی کە خەڵکی یەهود لە فەڵەستین بچنە دەرەوە یاخود لە ئیسرائیل بەجێ بێڵن واگەر مەسەن کەسێک باپیری لەوێ بە خاتریەوەی کە یەهودیە نابێت لەو ئەرزەیە جێگەی بێتەوە بەڵام ئەم دەوڵەتە کە بە دەوڵەتێکی قەومی بە تایبەتی لە 2010ەوە وەکو دەوڵەتی نەتەوەی یەهود خۆی ناساندەوە ئەمانە چیتر ناتوانێت دەوڵەتێک بێ کە قابلی مانۆژیان بێەوە بە بڕای من ئەو تەسویرەی کە بەشێک لە چەپەکان و کۆمونیستەکان بوویانە کە چارەسەری دوو دەوڵەت ئەتوانێت عیلاجێک بێ بۆ ئەم دۆخە بە بڕای من چیتر ناتوانێت ئەو چارەسەرە بێ کە من دیفاعی لێ بکەم لە بەرامبەریان ناوەستم ئەگەر سبەینێ ئیمکانی ئەوە بێت و ئەوانە بەرحاڵ ئیسرائیل لە کەناری خۆر ئاوا و غەزە بکشێتەوە خەڵکە دانەپاچێکی تر و نیان کوژێ ناڵێم لە دژی مۆمانەوە ئەمە چارەسەر نیەوەمە حل نیە بەرحاڵ حلێکی کورتماوەش بێ
بۆ کەمکردنەوەی کوشتار و ئەوانە شتێکی باشە هەنگاوێکی ڕوو لە پێشە بەڵام ئەمە چارەسەری ئەم کێشەیە نییە چارەسەری کێشەی فەڵەستین نەمانی دەوڵەتی ئیسرائیل وەکو دەوڵەتێکی ئەپارتایدی و ڕاسیستی نابێ ئەم دەوڵەتە وجودی ببێ ئەم دەوڵەتە بوونی ئەم دەوڵەتە لەگەڵ هەموو چەشنە ئازادی خوازیەک لەگەڵ هەموو چەشنە داکۆچیەک لە یەکسانی لە پێودانگە ئینسانیەکان جیاوازە و ناکۆکە و من ئەمە بە بڕای من یەکێکە لەو خاڵانەی کە پێم وابێ بێ زۆرتریشی لەسەر بوترێت و بە شێوازی سیاسەتی دیاریکراویش لەلایەن حیزبە کۆمونیستەکانەوە بڕیاری لەسەر بدرێت لەسەر من قسە بکەم بەڵێ فەرموو لەسەرم دوو بابەتەی کە تۆ باسەکەی یەکەم ئەوەی ئەوەڵیان بە نظرم لە بەداخەوە ئەو دیاردەی کە تۆڵی ئەو مشاهدەیە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێران لە عێراق لە بەتایبەت لە کوردستانەکانیش کە بەهەرحاڵ عاقبەت ئەو جۆرەی پێویستە ئەو عەتف و تەوەجۆ ئەو ئەحساسی هاوپشتیە ئەو هاوبەستەجیە لەگەڵ خەڵکی زوڵم لەکراوی فلەستین لە ماوەی 70 ساڵەیە داست پێویست نییە پێما بە هەر منوتۆ فرسەترا بێکەوە قسەمانە کرد شاید بەشێکیشی بە هەلومەرجە سیاسیەکە و شرایەتێکی بە دەرەجێ ئاواڵی سیاسی بگەڕێتەوە لە وڵاتە ئەوروپایەکان لێرە مەسەلەن بە تەظاهرات بە مزاهرە بە ئەنواعی ڕێکخرا و بەرحاڵ ئەو پشتیوانیە لە مافی حەقخوازانەی خەڵکی فەلەستین زیاترە و بەتایبەت لەم 22 مانگی کە گوزەرا و ئەم کارە ساتە ڕوویداوە ئەوە بە هەزاران جار ئەم تەظاهراتە هەزاران 100,000 کەسی و 1 ملیۆنی و ئەوانە ڕوویداوە بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەجوملە ئێران و عێراق و هەموو ئەوانە ئەمە نییە مناڵێم هیچ دەلیلێک هیچ بۆچوونی چونکی عاقبە لە نێو فەلەستینیەکانیشە ئەوە حەماسەیە ئەوە جەهاتەیە ئەوە ڕێکخراوی کۆنەپەرست و ترۆریستەیە هەرچیەکە بە هیچ دەلیلێک ئەوە جێگای پاساودان نییە کە بەرابەر بە ئەو سەرنوشتە تاڵەی ئەو چارە نووسە تاڵەی تووشی خەڵکی فلەستین بەگشتی و خەڵکی غەزە بێ کەم تەرخەمی دەرببڕێ بەڵام ئەوە هەیە بەداخەوە ئەڵان بە تەوری مشەخەس ئێمە گەر باسی کۆمەلگای کوردستانەکەی دەنچەند منزومەیە کاردانەوە تەجروبەی حەماس و جەهاد و حتا سازمانەکەی یاسەر عەرەفات توانیش چەندەش خراپ بوو بێ یا ئەوەی زەمانە سەدام حوسێنی فاشیست لە کەناریان بووانە ئەوانە هیچ دەلیلێک بەوە نییە ئینسانی حەقخواست ئینسانی ئازادی خواست بەرابەر بەم زوڵمە تاریخی لە خەڵکی فەلەستین و بەتایبەت بەرابەر بەم مەرگە ساتەی کە ئان لەم 22 مانگەدا لە غەزە و لە فەلەستین ڕۆدا کەم تەرخەم بێ بەشێکەن وەکو جەریاناتی سیاسی وەکو ئەفراد لە ئەفکاری عمومیە اتفاقان بە دەرەجەی حتا لە کەناری دەوڵەتی فاشیستی ئیسرائیلن بەڕاستیە بێ پیان بڵێ سەرشۆڕیان بۆ بمێنێ دەبێت سەرشۆڕ بن لە بەرابەر عەداڵەتە لە بەرابەر حەق خوازیە لە عینە حاڵا بەڵام دیارە مە دووشت تەسیری بووە دووشتی ئەسارەتبار ئەویژەوەیە مەسەب و ناسیۆنالیزم عاقبەت هەم کارکردی مەسەب و جەریاناتی مەسەبی تەرۆریستی لە نێو بزوتنەوەی فەلەستینە عاقبەت ئەو بەهانەی داوە بەدەست زۆر لایەنەوە کە بڵند ئەوانە جێگای پشتیوانی نین بەتایبەت مەسەلەن لە ئێران و کوردستان ئێران ئەبینی جمهوری ئیسلامی کە 46 ساڵە خوێنی خەڵکی ئێرانی کردوتە نێو شوشەوە عاقبەت خۆی بە مدافعی غەزە و فەلەستین و ئابینە ئەمە بووە بە تەوجیهێک بووە بە وەسیلەیەک ئیدێ بیگرن بەدەستەوە بڵند جا ئێمە بۆ لە پەنای ئەم مەسەلە لە پەنای ئەمانە بین ئەبێ بڵێن مەسەلەی خەڵکی فەلەستین مەسەلەی هەر حەماس و جەهاد و حتا سازمانی ئازادی بەخشی فەلەستین نییە مەسەلەی خەڵکێکە هەر وەک چۆن مەسەلەی زوڵمی ملی و چیناتی و هەرچێک بۆ سەر خەڵکی کوردستانی دەپێشا مەسەلەی خەڵکێکە نە ئەمیا ئەو حزم نە ئەمیا ئەو جەریان دەنەچە بە نەزەرم کارکردی مەسەب ئەم بەهانی داوە بەشێکیشی ناسیۆنالیزمە بەڵێ جەریاناتی ناسیۆنالیستی کورد
بێشەرم لە کوردستانی عێراق لە کوردستانی ئێران بەهەرحاڵ عاقبەت تەواوی ئارەزوو ئومێدەکانیان بۆ ئەوەی خۆیان وەکو چینی دەسەڵاتدار لە کوردستانە لە قودرەتا بن و لەسەر تەختی دەسەڵات بن ئومێدیان بە ئەمریکایە ئومێدیان بە ئیسرائیلە ئومێدیان لە کوردستانی ئێران ئایترەوە جەریاناتی سیاسی هەن خۆ بارها لە مەوردیان قسەوە ئومێدیان بە شەڕی نەتانیاهووە بەهەڵە بێ بڵێ ڕوڕەشیان بۆ بمێنێتەوە و ئاوا چاویانە قونجێنن بەسەر ئەو کارەساتە دەنەچە جێ خۆیەت یاڵی بەرنامی بۆدانێ بە هەر زمانێ لە هەر سەحێ بۆمان بکرێ ئێمەی چەپ و ئازادی خواست وانە لێرە قسەمان ئەبیسرێ لێرە قسەمان بڵاو ئەبێتەوە ئەبێ لە بەرابەر ئەم کۆنە پەرستیەی کە حساس نییە بەرابەر بە زوڵمێکی درێژخایەن کارەساتێکی ئەمڕۆیی بەرابەر بە خەڵکی فەلەستین و غەزە بوەستینەوە ڕۆشنگەری بکەین و بە تایبەت ئەوانەی لە کناری دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ڕاوەستن بەڕاستیە بێ ڕوڕەش بکرێن ئەتا لەو بابەتەوە ئەدێک ئومێدیان بەوەیە لە نەتیجەی کۆمەکی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بەسەر بەخۆیەکەیان بگەن یا بە مافەکەیان بگەین ئەبێ بڵێمەوە چ مافێکە ئەوە چه دەوڵەتەکە بەوجودێ ئەوە چه سەر بەخۆیەکە کە لە نەتیجەی لوتفی گەورەترین فاشیستی ئەمڕۆی دنیا ئەوەی ئەمڕۆ جێنشینی هیتلێرە نەتانیاهووە جا دوای ترامپ جا دەرنەچە منزورم هەیە بڵم ئەوە چه ئازاد بوونەکە ئەوە چه دەوڵەتی سەربەخۆبوونەکە ئەوە چه نەجاتبوونی خەڵکی کوردستانەکە ئەو نەوع نەجاتبوونە هەر نەبێ باشترە چونکە ئەوە بەخۆی کارەساتێکی دیکەیە چونکی ئەوانەی ئاوا بە ئومێدی نەتانیاهوەکان ئەیانەوێ بەدەسەڵاتگەن هەر خودی ئەو خەڵکی کوردستانە خەنە ژێر چەکمەکانیان هەر وەک چۆن ئەڵان کوڕانی بارزانی و کوڕانی تاڵەبانی ماف و حەقی ڕۆژانەی خەڵکی کوردستان لەژێر پێڵاوەکانی هەنە بەڕاستی دقیقا ناتوانانی ئومێدت بە ناتانیاهۆ بێ ڕزگارت کە بەڵام نەبی بە کۆیلەی بەرزانی دقیقاً ئومێدت بە ناتانیاهۆی ڕزگارت کا کۆیلەی بەرزانیت واز لە هەموو مافەکانی ترت بێنە بەشەر نیت ئینسان نیت تۆ کۆیلەی بەرزانیت ئەگەر پێت وابێ ناتانیاهۆ نمونی ئینسان دۆستی توێ منش قسەکەمەوەی ئەم بەشە کۆتا دێنم ئەوش ئەوەیە عقبەت بەرەی حەقخواز بەرەی ئازادی خواز چەپ و سۆسیالیستی کۆمەلگای کوردستان هەر ئەو جۆرەی پێمان وایە زوڵمکردن لە خەڵکی کوردستان کارەساتێکی گەورەیە زوڵمکردن لە خەڵکی فلەستینیش لە تاریخا کارەساتی گەورە ئەبێ هاوبەش بین گەر لەگەڵیان بێت حتا لە دەورانێکی قەدیمتردا بەرەک لەم ئەحزابی ناسیۆنالیست ئەونان ئەقڵ بوو کە واقعیتەکەوێ لەگەڵ سازمانی ئازادی بەخشی فەلەستینوانە ڕابطەیان بوو مناسبەتیان بوو ئەڵان دنیا کە گۆڕاوە پاشگەز بوونەتەوە ئەوە لەو بابەتەوە لەسەر ڕێ چارەی دوو دەوڵەتی کە تا ئێستاش مەترەحە هاوڕەشەمەڵ ئێمە ئەو بەرە لە کۆمۆنیستەکان بووین تا ئێستاش باوەڕمان پێ بووە ئەلعانی من ئەڵان تەوزیحی خۆم لەو بابەتەوەڵم هیچ وەخت ئەمە ڕێگە چارەی ئەسڵی ئێمەی کۆمۆنیستەکان نەبووە هیچ وەخت ئەوەی کە بەحاڵ چونکی زۆر معلومە ئەم دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئەبڵێ دوو دەوڵەتیش لە کەناریەک بن ئەم دەوڵەتێکی بەهێزترە ئەم دەوڵەتێکی قودرەتمەندترە بێ هەمیشە و دایم زەخت و فشاری حتا بەسەر ئەو دەوڵەتی فەلەستینیەی کە بە وجود دێ ئەبێ دەنچێ ئێمە وەکو هیچ وەخت ڕێگا چارەیەکی مەطلوب تەمەشامان نەکردووە ئینسان لە هەلوو مەرجەکەیە تەمەشای ڕێگا چارەی ممکنەکە منی پێم وابێ ئابم دەوڵەتە فاشیستەی کە ئێستا لە سەرکارە لە ماوەی 15 ساڵی گوزەشتە وەزیفەی ئەسلی دەوڵەتی دەستەڕاستی نەتانیاهووە بوو اتفاقاً ئیدەی دوو دەوڵەت بنێتە کەنارەوە و دەفنی وە کردوشێتی هەر بۆ دەلیلەشە پشتیوانی لە حەماس کرد هەر بۆ دەلیلەشە دقیقاً چونکی هاو مەبەست بوون هاو ئستراتیژی بوون چونکی ئەفتواخەن لەولاشە حەماس و جەهاد و جمهوری ئیسلامیش ئەیانەوێ دوو دەوڵەت نەبێ و دەوڵەتی فەلەستینی دەوڵەتی ئیسرائیل لە کەناری یەک نەبن معلومە لەم هەلوو مەرجەدا من پێمان بێ ئەڵان زۆر غیرە عەمەلیە بەڵام من پرسیارەکەمەوە ئالتەرناتیڤەکەی چییە ئالتەرناتیڤەکەی لە منە پرسی ئالتەرناتیڤەکەی ئەو عاقبەت و ئالتەرناتیڤ ئێمەی سۆسیالیست و کۆمۆنیستەکان ئەڵێن با باڵین ناسنامەی ملی و مەسەبی لە هەموو جۆغرافیایەک و ئەجملە لەم جۆغرافیایی کە 70 ساڵە هەر بەر ئەساسی قەڵەشتی ملی و مەسەبی ئەم خەڵکەتان خستۆجێ ئەمە پاکەنەوە با سەرزەویەکی ئازاد بێ با ئینسانەکان ئازاد و بەرابەرتیا بژێن با یەک دەوڵەت بێک لەوێنە بڵە سێکۆلارم ئەلمانیم جیاوازی بینی خەڵکی فەلەستینی و خەڵکی یەهودی ناکەم
خوب ئەگەر گەیشتینە ئەو جێگایە ئەگە هەلومەرجی دنیایی ئەگە خەباتی ئازادی خوازانە بوێ نەگەین ڕامژۆختە طرفداری دەوڵەتێکی سێکۆلاری یەک دەوڵەتی سێکۆلاری غیرە قومی غیرە مەسەبیە بم کە بەرحاڵ یەهودی و فەلەستینی و مەسەبی یەهود و مەسەبی ئیسلامی هەموو بەیەکەوە بژین بەڵام ئەوەش غیرە ممکنترە ئەوەش ناکرێت من قسەکەمەوە دەرنەچە من قسەمەوەیە لە هەلومەرجی ئەمڕۆی دنیاییدا ماداما قبەز زەخت و فشارەکان نهایەتەن وای لەبێ لە معادلاتی بینەرملەلیا ئەو نەفشار بێنن و هەرم دەوڵەتە فاشیستی ئیسرائیلە وادار بە پاشەکشەی بکەن و دەوڵەتی فەلەستینیەکی حتا 100% ئەو جۆرە نەبێت کە فەلەستینیەکان لە دڵیانەوە دروست ببێ وەختە مەرجەکانیان لێک جیابەوە ئیتر دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی ئاپارتایدیە لە جغرافیاکەی خۆیان ئاپارتای دەکەی عملەکە بە ئەو خەڵکە ئەو دانیشتوانەی کە لەگەڵی ڕوبەڕون بچن تەکلیفی خۆیانی لەگەڵ ڕۆشنکەنەوە بۆ یەکانێ من کەماکان پێم وابێ لە عینی حاڵە ئەلان زۆر دوور خراوەتەوە ڕێگا چارە لە عینی حاڵە ئێستا ئەڵانەوە سوورە مەسەلەنی ئەڵان جارە نەجاتی ئینسانەکان مەسەلەیە ئەلان نەمردنیان لە بین نەبردنیان مانەوە لەسەر زەوی و زارەکەی خۆیان مانەوە لەسەر غەزە و ئەو تەمینکردنەوەی ژیانیان جارە بژانەوەی ژیانی ئەو خەڵکار ئەن بۆتە مەسەلە ئیتر هەلومەرجی دنیایی هەلومەرجی خەبات ئەم بەرەی ئازادی خوازی دنیایی چۆن ئەتوانین ببین بە زەختێکی گەورە پاشەکشەی گەورە بە فاشیزمی ئیسرائیل وادار بکە ئەگەر لە هەلومەرجێکدا هەرە جۆری تۆ وەکو حاڵەتێکی تاکتیکیش کەماکان دوو دەوڵەت شکل بگرێ من مخالفی نیم کەماکان پێم وابێ یەکێ لە ڕێگا حەلەکانە من ناوینانم ڕێگا چارە یەکێ لە ڕێکارەکانە یەکێ لە ڕێگاکارەکانە کە بەرحاڵ ئەم برینە بە تەواوەتیش لەبین نابە بەڵام کەمی کاتەوە داوێنەکەی کەم کاتەوە بەرحاڵق بە ڕۆژی ئەم فاشیزمە وادار بە پاشەکش بکرێ باشترێ جا ئەوە وادار بە پاشەکش بکرێ ینی بەپێ ئەوە لەسەرەتونە تەمەشا بکەین ئەوەی ئەم کارە ساتە بێرە گەیشتووە تاریخەن لە ماوەیان 1970 ساڵە ئەگەرێتەوە بۆ بۆشایی نەبوونی کاریگەری بەرەی چەپ و ئازادی خواست لە نێو ئیسرائیل و لە نێو فەلەستینیەکان ئەو نە بەهێز بن ئەو نە بە قودرەت بوون دەستیان لە نێو دەستیاکوێ عاقبەت هەم فاشیزمی ئیسرائیلی و هەم فاشیزمی نوعی حماسی و جەهادی خەنە کەنارەوە عاقبەت کاش بیان توانێ یەک دەوڵەتی علمانیان بە یەکەوە دروست بکە من و تۆ وەختی طرفداری دوو دەوڵەت نەهابوو دەنەچە من کەماکان وەک دوو دەوڵەت وەکو یەکێ لە ڕێگاکارەکان وەکو یەکێ لە احتمالەکان پێم وابێ یەکێ لە ڕێگاکارەکانە ئەبێ وای تەماشا بکرێ بزانین معادلاتی بینەملەلی چی لێت زۆر باشە بەرحاڵ من دەکۆتایەوە نە بڵێم ئیسرائیل دەوڵەتێکە وەکو دەوڵەتی جنوبی ئەفریقیا دەوڵەتێکی ئەپارتایدیە ئەوەی کە کۆمونیستێک بێوێ سەبارەت بە مەسەلەی فەڵەستین و مەسەلەی ئیسرائیل قسە بکاوە بەڕوون و ڕاشکاوی باسی هەڵوەشانەوەی دەوڵەتێکی لەم بابەتەنەکە گرەیەکی گەورە لە کاریا هەیە بەڕای من باز لە چارەسەری عەمەلی نیە باز لە مەسائلێکە کە سەرەتاییترین شتە کەس لە بەرامبەر جنوبی ئەفریقا نەیەوت ڕێگە چارەی عەمەلی ئەوەیە ڕەشەکان لە شوێنەکە دابنین و دەوڵەتێکیان بۆ دروست بکەین باسەکە لەسەرەوەی دەوڵەتێکی ئەپارتایدی لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستە وجودی هەیە ئەڵێ من دەوڵەتێکی دیموکراتیکم لەسەر بنەمای دیموکراسی جیاوازی لە بینی بەشەرەکانە دروست دەکەم ئەمە نمونەیەکە لە فاشیزم کە ناتوانێت لە ئەوروپای بەدی بێ بەڵام لە ئیسرائیل هاتۆتە دی و داسەپاوە ئێمە وەکو کۆمونیستەکان ڕوبەڕووەستانەوەی ئەم مۆدێلە لە دەوڵەت یەکێکە لە مەسایل ئەساسیەکانمان چۆن دەڵێن جمهوری ئیسلامی بێ لە بین بچێ ئەوەژە بڵین ئیسرائیلیش بێ لە بین بچێ بە بڕای من ناتوانێت لە جیاواز لەمە بێ بەرحاڵ من نازانم ئەگەر بە قسەکانی تۆ تەواوی باسێکی جددی البەتە باسێکی جددیە باسێکی معتەبەریشە بەڵام جێگای خۆیەتی قسەی زیاتر بکەی شاید من کەماکان قسەم هەیە تەوزیحم هەیە باڵحاڵ لەسەر ئەم بابەتە بەڵام دابینین بۆ کاتی تر دابینین بۆ وەختە تر تەسەلی قسەی لەگەڵ کردنا باسێکی زۆر جددی و باسێکی زۆر معتەبەریشە ڕاستێک بەڵام قسەی زیاتر هەڵەگرێ قسەی زیاتر زۆر باش بۆ کاتی زۆر چاکە زۆر باشە دەست خۆش هاورە